والله ژیانامە منە لێرەینە ترسامەیە دیارەی لێرەدا لێرە سێ ناپاری لێرەدا لێرەیدا سێرێک لێرەوە بکەن گوێی لێ بۆ سەری لێ بۆ ئەولا سەرێ من لێ بۆ ڕۆژێن فرۆت لێرە بە 300,000 زۆر ژیانامێ هوێ ئەدی زەرێرم کردەوە والله چێرم بە 300,000 ما سێر هەنە بۆ ملیۆنێکی زیاترە کرد بۆ هوندمدا ئەو منداڵە خڕە ترسین دی ناترسێن ئەو منداڵە دەمرۆزای دەخۆ لە چێرێدا لە چێرە نادا تێ ڕاستی لە زێیشێدا ماماکیت ناکەین دەخۆ لە چێرێدا بۆ زۆ منداڵ هەرە ترسین وڵە کەس بە تەمای خۆنی ما چی بە تەمای خۆ ما تۆزاندا تیارە دی لە توودان دێگە لە توویدا ئەگە لێت نەدا بن لێت نادا بەس ما چی بە تەمای خۆی دەخۆ لە کابرایدان ئەدی دوژمنە هەزای لێ بدە سپەرقەنیە لۆم والله هیچ داوا کارێکەکەی نەوێ چاویان لەمە بی دیارە لەمە نەدا حکومەتە چاو لەمە بی داواکاریەمە وێ دەنێ چی دینی ما چی دی والله ئێمە هیچ ژیانێکمان نەماوە گەوها بڕۆ ئێمە لە بە بردمانی سوپای تورکیا لە بە ئێران ئێمە هیچ ژیانمان نەماوە ئەوە هەموو ڕۆژێت تۆ بارانین کە تورکیا لەسەر سەری ئێمە لەو لای و جا لەو لای ئێمە هیچ ژیانێکمان نەماوە ئێمە لە خۆشیێ نەخۆ ناتی نێرە داوا لە حکومەتی هەرێمی کوردستان دەکەین ئەگە ئەوها بڕۆ ئێمە هیچ کەسێک ناژین لە کوێستان ئێمە نێزیکەی 28 مار زیاترش لەوانەیە هەبین لێرە ئێمە گەوها بڕۆ نەحوێ ئێ ڕۆژە بخۆ لێرەیدا زۆر با 50 متر 6 متر دوور بی لەمان بەس ئەوها لە بە گواندیدا بەڵێ والله ئێمە لە بوارێەوە هاتینە ئێرە لە مەڕماراتێ خۆ وەختی هاتین ئێرە دیمەچی ئیسراحەت نەبووە لە بە تیارە و تۆپ و 24 ساعت ئەو کێشەیە لە سەرێ ماوە وچی سوپای تورکیا تۆپ بارانە و هەلایەکی بچینە ئێستا نەوێرین بچین لە مارەوە دوورکەوین لە خۆ پێ احتیبار نینانین کەس بەگەرێدا خوا دێ لەمە دەیان لێ نادا وەڵە داوا لە حکومەتی هەرێمەکەین ئێمە بپارێزی و چاودێرین لێ بکە و ئەمەوە بە شێوێ ناحەوێن و لەبەر ئەو منداڵانە وەختی دوو ڕۆژ پێش ئێستا لێرە هەیدا ئەو منداڵانە هەموو گریان و قێرە و هۆڕەی منداڵا بوو نەنزانین چرا منداڵانە بکەین وەڵای لەو زەری پێ گەشتە هەندێک چێرۆ بکەتن بەس وەڵا ئەلحەمدولillah باش بکە منداڵەوە بنەکەن کەسێکەوە بنەکەت هەر چێر بوون بەس ئەگە هۆڕاشێشی وەڵا ئینسانش دێوە بکەوی مەڕمارات دێوە بکەوی خەرچی بێتاوان دێوە بکەوی داوای لێ ئەکەین ئەنی ملەت بپارێزن هەموو کەسێک بە ملەت گەشتێ بەو ملەتەی بوویتە حکومەت بەو ملەتەی بوویتە حیزب ئێزە مادەم ئەوان بزانن ئەو شتەی بزان تەبی ئەوانە لە پێچاوی خۆ بگرن تەبی ملەتی خۆ بپارێزن هەملا دووبارەی هەندێش ئەنی داوا لە حکومەتی هەرێمەکەم ئەمە ملەتێوینە چارەیەکی لەو ملەتەی بکە ئێمە بپارێزی ئەمەش ملەتێوینە ڕەوەندە کەس لە فەقیر نادا کەس لە ئەمە لۆ شەڕ نەچووینە ئەمە لۆ مەڕماڵاتی خۆی چووینە ئێزە هیوادارم ئەوەی چارەسەر بکرێ